گونجاندنی کۆلتوری بۆ ئەوەی ئەنجیل بە شێوەیەکی گونجای بخەینە ڕوو. پێویستە کتێبی پیرۆز وەک بەڵگەیەکی بەهێز یەکلارەوە بکار بهێنین. لە هەمان کاتدا ڕێبازەکانمان لەگەڵ بارودۆخەکە کولتوریە جیاوازەکاندا بگوندێنین. ئەم بنەمایە دوو ڕوانگەی زۆر بەهێز لەخۆ دەگرێت. یەکێک لەوانە دەسەڵاتی وشەی پیرۆزە. ومانای دەسەڵات واتای دەسەڵاتی ڕەها و نەگۆڕێ وشە. لەگەڵ پێکهاتنانەی بنەما، جۆراوجۆرەکان بە درێژایی ئەم لێکۆڵینەوەیە بەردەوام دەبێت. بیر لە بنەماکان بکەینەوە. ئەو بنەمایە هەرگیز ناگۆدرێت. بنەماگەڵێکی پێویستە بە ژیانمانەوە و لە هەموو شوێنێکی جیهان و لە هەموو سەردەمەکاندا کاری بێدەکرێت. ئێمەش پەیامێکی پێی دەبێت بگەینین. ئەو پەیامەش ڕاهەیە، بەڵام ئێمە ئازادین بە چ ڕێگەیەک دەگەینین. ئەم بنەمایەی ئەمڕۆ کاتێک بەر پۆلس دەکەوین، لە نێو کتێبی پیرۆز دەبینین زۆر لێهاتوو بووە لە کاریکردن بەم بنەمایە، بەتایبەت کاتێک بە نێو ئیمپراتۆریەتی ڕۆمانیدا دێت و دەچێت. دەبینین چۆن بە ئارازووی خۆی کاری کردووە، بەڵام بێ ئەوەی سازش لەسەر ناوەڕۆکی کتێبی پیرۆز بکات. لە ڕێگەی ئەم توێژینەوەی بەردەستمان وەرن با ببینین ئەمە چۆن ڕوویدایە. دەبینین ئەم بنەمایە زۆر بەڕوونی کاری پێدەکرا کاتێک پۆلس و سیلا و تیمۆساوس دەچنە سالۆنیکی و بێریە. بیرمانە کاتێک پۆلس لە ترواز بوو بۆ مزگەندان، داوەتنامەیەکی بۆ دێت بۆ سەردانێکی گردنی ماکدۆنیا. ئیدی لە دەریا دەپەڕێتەوە و سەرەتا دەچێتەوە فیلیپی و کەنیسەکەیە لەوێ دادەمەزرێت. دوای ئەوە فیلیپی جێدەهێڵێت و دەڕوات بۆ سالۆنیکی و دواتر بۆ بێریا. لێرەوە چیرۆکەکەی ئێمە دەست پێ دەکات. ئەم قۆناغەش ناو دەنێن خزمەتکردن لە سالۆنیکی. لە کتێبی کردار 17 لە سەرەتاوە ئایەتی 1 لۆقا دەنووسرێت. پاش ئەوەی پۆلس و هاوڕێیەکانی بە شاری ئەمفیلیپۆلیس و ئەمپۆلۆنیادا تێپەڕین، گەیشتنە سالۆنیکی، کە کەنیشتی پۆلس جوولەکەی لێبوو. وەک کردبوو پیشەی چووە لایەن. 3 ڕۆژی شەممە لەسەر یەک بە نووسراوە پیرۆزەکان گفتوگۆی لەگەڵ دەکردین. وشەی یۆنانی گفتوگۆی لەگەڵکردن بە مانای دیالۆگکردن و کاریگەریدان دێت. ئەو لەگەڵیان تێکەڵ دەبوو و کاریگەری لەسەریان دادەنا بە کتێبی پیرۆز. بەردەوام دەبین ڕوونی دەکردەوە و دەردەخستە کە دەبوایە مەسیح ئازار بچێژێت و لە نێو مردووان هەستێتەوە و پێیگوتن ئەم عیسای مەسیح من پێتانی ڕادەگەینم مەسیحیەکە. ئینجا دوای ئەمە دەرئەنجامەکەی ئەم بوو. هەندێکیان قایل بوون و چوونە پاڵ پۆلس و سیلا. هەروەها زۆر لێوانانی خۆپەرست و لە ژنە خانەدانیشتەکان کە ژمارەیان کەم نەبوو. کاریگەرەی ئەم خزمەتە لە نێو ئەم شارە بتپەرستەدا زۆر بەهێز بوو. ئێمە ئەو شێوازی لێرەدا بەکار هاتووە بەروواردەی دەکەی لەگەڵ ئەوەی لە جەژنی ئێمە ئەو شێوازەی لێرەدا بەکار هاتووە بەرواردی دەکەین لەگەڵ ئەوەی لە جەژنی 50 ڕۆژەدا ڕوویدا. هەزاران جوولەکە لە هەموو بەشەکانی ئیمپراتۆریەتی ڕۆماوە کۆببوونەوە. ڕوحی پیرۆزیش بەهێز و شکۆمەندیەکی زۆرەوە دابەزی. پەترۆسیش هەستە بۆ ئەوەی وەعز بدات. ئەوەتانی ئێستا مەزنی ئەوەمان بۆ دەردەکەوێت. شێوازێکی زۆر جیاوازی بانگەشەی و مزگەندان بەکاردەهێنێت. هۆکارەکەیش هەیە بۆ ئەم جیاوازبوونەوەی. یەک گرووپ کە لە ئۆرشەلیم بوون کۆمەڵێک جوولەکەی یۆنانی خوداپەرست بوون. ئەمانە پاشخانێکی پەیمانی کۆنیان. هەر بۆیە دێنە ئۆرشەلیم بۆ پەرستن. ئەو گرووپە جوولەکەکانیشی بخەسەر کە هەر خۆیان لە ناوچەکانی ئۆرشەلیم و جوولەکەکەیدا دەژیان کە ناوەندی ئایینی جوولەکەکان بوون. بیکەوە با بخوێنین بزانین چی دەگوازرا. پەترۆس
لەگەڵ 11 نێنوورانەکان دیکەی عیسای ڕاوەستایە، بە دەنگی بەرز بە خەڵکی ڕاگەیاند. ئەم وتانەی لە شێوەی گفتوگۆکردن مشتومرد نەبوو لەسەر کتێبی پیرۆز. وتەکانی بەیانمەکان بوون لەسەر معریفەی و پاشخانی خۆی بوونیان ناردرابوو. ئەمە پەیامەکەی پەترۆس بوو: ئەی پیاوانی جوولەکە و هەموو ئەوانەی لە ئۆرشەلیم دانیشتوون، با ئەمە لەلاتان زانراو بێت و گۆی لە قسەکانم بگرن. ئەم عیسایە خودای هەڵیستاندەوە، ئێمەش هەموو شایەتین بۆی. پەترۆس بۆ یوئێل شایەتی دەدات کە دەبێتە لای هەموویان ناسراو بێت و باسی چیرۆکی داود دەکات کە دەبێت هەموویان زانیان بێت. پەترۆس بەڵگەی لە نووسراوەکانی دەهێنایەوە و دوای ئەوە دەرئەنجامەکەی دەخسترە ڕوو. بۆیە بە هەموو ماڵی ئیسرائیل بە دڵنیاییەوە بزانین کە ئەم عیسای ئێوای لە خەستاندا خوددا کردی بە مەسیحی خاوەن شکۆ. ڕوونە ئەمە خۆگونجاندنە لەگەڵ کۆلتور و دۆخە کۆلتوریەکە جیاوازەکان بێ سازکردن لەسەر ناوەڕۆکی کتێب پیرۆز. جۆرێک لە ئازادی میتۆدی بەدی دەکەین. ئەو میتۆدیە بەکارهێناوە کە گونجاو بووە لەگەڵ ئەو دۆخە کۆلتوریە مامەڵەی لەگەڵدا کردووە. پۆلس و یاوەرەکانی کە لەگەڵیدا بوو بە سالۆنیکی دوای ئەم ئەزموونە بەرەو بێریە بەڕێ دەکەون. دووبارە سەرنج دەدەین ئەوان چۆن کتێبی پیرۆز چی دەکەنەوە کە شەو دەهات برایان پۆلس و سیلایان ناردە بێریە کە ئەگەرێکی زۆرەوە چاوساندنەوەی یەهودیەکان هێندە توند. پۆلس ناچار بووە بە شەو بجوڵێتەوە بەهۆی ئەو مەترسیەی لەسەر ژیانی هەبوو کە گەیشتن چوونە کەنیشتی جوولەکە. خەڵکی بێریە لە سالۆنیکیەکان تێگەیشتووتر بوون. مانای وشەی تێگەیشتوو لێرەدا ئەوەیە کە دڵیان چووتە سەر لێکۆڵینەوەی و تێگەیشتن لە کتێبی پیرۆز. ئەوان بەڕاستی بەدوای حەقدا دەگەڕاند، چونکە بەو پەڕی پەرۆشیەوە پەیامەکە وەرگرت بۆ دڵنیابوونی لە ڕاستی قسەکانی پۆلس. ڕۆژانە لە نووسراوەی پیرۆزەکان وردەبوونەوە، ئیتر زۆریان باوەڕیان هێنا. هەروەها ژمارەیەک لە ژنەخانەدان یۆنانیەکان و ژمارەیەک زۆریش لە پیاوانی یۆنانی. ئەم کەلیسا زۆربەیان ناجوولەکان بوون. لێرەدا فەلسەفەی خزمەتکردنی پۆلسمان بۆ دەردەکەوێت. پۆلس لە وتەکانیدا بۆ گەڵی کۆرنتۆس ئەم وشانە دەڵێت: 1 کۆرنتۆس بەشی 9 ئایەتی 23 بۆ هەموومان بوومە هەموو شتێک، تاکو بە هەر شێوەیەک بێت هەندێک ڕزگار بکەم. بۆچی دەڵێت بۆ هەمووان بوومە هەموو شتێک؟ ئەو مەبەستەی ئەوە نەبوو ساشی لەسەر ناوەڕۆکی وشەی پیرۆز کردووە. بە وەتایەکی دیکە حەقیقەتی کتێبی پیرۆز حەقیقەتی نەگۆڕ و هەمیشەیە. بەڵام کاتێک دەڵێت تاکو بە هەر شێوەیەک بێت هەندێک ڕزگار بکەم، لێرەدا مەبەستی ئەو میتۆدەیە کە بەکاری هێناوە پۆلس ئازاد بووە لەو شێواز و ڕێگەیە بەکاری هێناوە بۆ گەیشتن بەوی دیکە، بەڵام بێ ئەوەی سازش لەسەر ناوەڕۆکی وشەی پیرۆز بکات. ئەو بنەمایە لەم بەشەی کتێبی پیرۆزەوە دەرێ دەکێشین ئەمەیە: بۆ ئەوەی ئینجیل بە شێوەیەکی گونجاو بخەینە ڕوو، پێویستە کتێبی پیرۆز وەک بەڵگەیەکی بەهێزی یەکلارەوە بەکاربهێنین. لە هەمان کاتدا ڕێبازەکەمان لەگەڵ بارودۆخەی کۆلتوریە جیاوازەکاندا بگونجێن. چۆنی هەروەها بینیمان ئەم هاتە دی لە ڕێگای ئەو نمونەی کە لەسەرەوە باسمان کرد. پرسیار بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن. هەرچەندە لۆقا بە شێوەیەکی سەرەتایی ئاماژە بۆ 3 هەفتەیەک دەکا کە لە سالۆنیکی بوونە، کردای هەفتای 2. بۆچی دەبێت وا دەبینرێت کە بۆ ئەم مزگەندانە چەند مانگێک لەو شارەدا مانەتەوە بەرلەوی گەشت بکەن بۆ بێریە؟ بەڵگە هەیە کە ئاماژە بەوە دەکات کە ئەو ماوەیە کە تێدا بوون لە 6 مانگ کەمتر نەبوو. دەتوانین ئەمە ببینین کاتێک یەکەم سالۆنیکی دەخوینەوە کە پۆلس لە بەشی 2 کە بۆ گەڵی سالۆنیکی نووسیوە
لەوێدا باسی خۆی دەکات. پۆلس لەگەڵ سیلا و تیمۆساوس بەڵام نەرمونیان بوون لەگەڵداندا وەک دایکێکی شیر بداتە منداڵەکانی. وشەی شیردەر پڕ لە سۆز و دیمەنێکی ناوازەیە. پیاوێکمان هەیە لە ترۆپیکی پیاوەتیدایە بەڵام لە هەمان کاتدا وێنەی دایکێکی شیرەدەر بەکاردەهێنێت بۆ ڕوونکردنەوەی قسەکانی. منداڵێک لە باوەشی دایکی ئەوان زۆر هەستیار بوون بەرامبەر بەو کەسانە هاوکاریان کردوون وەک منداڵ لە مەسیحەتدا گەورەتر بن. دواتر بەردەوام دەبێت وێنەی باوک بەکاردەهێنێت. هەروەک دەزانین کە ئێمە لەگەڵ هەر یەک لە ئێوە وەکو باوکێک هەوسوکەوتمان کرد. دەستەواژەی هەر یەک لە ئێوە دەربڕینێکی یۆنانیە. مانای وا دانا بە دانا هەڵسوکەوتمان لەگەڵ دەکرد. وەک تۆم باوکێک لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەڵسوکەوت دەکات. هانمان دەدان وەرمان بەرز دەکردنەوە و لێتان دەپاڕینەوە بە شێوەیەکی بژین شایەنی خودا بێت. ئەوەی بۆ شانیستن وشکۆی خۆ بانگتان دەکات. کتێبی کردار باس لە 3 خاڵ دەکات. ئەمە ئەو کاتەیە کە بە بینینی هەستیان کرد لە دڵی گۆرانکاری خەڵکێدا. لە سالۆنیکیدا ڕوون دەبێتەوە کە چەندین هەفتە یان ڕەنگە چەندین مانگی خەیند بێت. پەروەردەکردنی ئەم کەسانەی لە ئەستۆ کردبوو بۆ ئەوەی ئامادەی بکەن پەیامی مەزن بەدی بهێنین. خرانە بەرخوێندن و دواتر فێریان کردن و هانیاندان و کاریان لەسەر بونیادەکانی باوەریان کرد. ئەمەش دەمانباتە سەربەشی دووەم پرسیارەکەمان. پۆلس چۆن نمونەیەکی دایک و باوک بەکارهێنێت بۆ ئەوەی فێرمان بکات کە چۆن یارمەتی باوەڕدارانەی نوێ بدەین بۆ ئەوەی باوەریان گەشە بکات. وانەی زۆر هەن کە دەتوانین لێوە دەربهێنین. یەکێک لە وانە گرنگەکانی ئەوەیە کە ئەم بابەتانە پێویستە بکاتە. بێت و کۆمەڵی باوەڕداری بێگەیشتوو پەروەردە بکەیت بێگومان پێویستی بکاتە. بەڵام ئێمە دەتوانین ببینین پۆلس و باوەڕەکانی چۆن توانیان ئەم باوەڕدارانە دروست بکەن. ئێمە نازانین چۆن ئەم کارەیان کرد. ئایا هەر یەک لە پۆلس و تیمۆساوس و سیلا سەر و گروپێکیان دروست کردووە پەروەردەیان کردوون بەڵام دەڵێت کە ئەوەیان یەک وەعزیان پێداون. ئەمە نمونەیەکی بەهێزە بۆ بەجێگەیاندنی پەیامی مەزن. ئەمەش کاتی دەوێت وانەیەکی ڕوحی دیکە لێرەدا دەردەهێنێت. نمونەی ماڵ یان خێزانمان لێرەدا هەیە. پۆلس نووسەرانەی دیکە فێریان دەکردین کە کلیسا خێزانی خودایە. ئێمەش خوشک و براین لە نێودا. پێویستمان بەرابەری ڕوحی هەیە. ببنە باوک و دایکی ڕوحی. ئێمە لەم خێزانەدا پۆلس نمونەیەکی ڕوونە بۆ ئەم بابەتە. لەبەر ئەمە ئەمڕۆ ئێمە لە کەنیسەکانماندا پێویستمان بەرابەری ڕوحی هەیە وەک باوک و دایک وابن بۆمان. پەروەردەمان بکەن و باوەڕمان گەشە پێ بدەن. هەروەها ئەوانیش پابەند بن بە جێبەجێکردنی ئەو کارەی پۆلس و سیلا و تیمۆساوس لەگەڵ خەڵکی بیرانەی ئەنجام بدات. دوعا دەکەین خودا ئەو ڕابەرە ڕوحیەکانمان پێ ببەخشێت کە ژیانی خەڵکی بونیاد دەنێن. با وا بیر بکەینەوە کە ئێمە وەک خێزانی خودا هەموو بەیەکەوە گریدراوین و دەستە دەچێت دەست ناتوانێت بەقوول بدڵێت پێویستم پێت نییە. گۆبچێک ناتوانین بەچاو بڵێت پێویستم پێت نییە. هەموومان پێویستمان بە یەکتر هەیە. پێویستمان بە هاوکاری هەموو کەسێک هەیە لە جەستەی مەسیحیدا. ئێمە هەموومان بەیەکەوە خێزانی خودا پێک دەهێنین و گەشە دەکەین لە نێو عیسای مەسیحدا.